سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هەواڵەکانی گەشتی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممەتان پێشکەشەکەین. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. مانگرتنی کەشاوەرزانی کرماشان و بەندەر عەباس دژ بە کەمی سوتەمەنی، ناڕزایەتی خەڵکی ئیلام لە ئاز کەمتەرخەمی شارەوانی، دەست بەسەرکردنی ئەحمەد و سۆلماز حەسەنزادە لە بۆکان، ناڕوونی چارەنووسی عەلی ئەڵاوەیسی لە گرتووخانەی سڵاتی سنا، دەست بەسەرکردنی چەندین چالاکی سیاسی و مەدەنی لە باکووری کوردستان، سەهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی فولادی شادەگان، پەیوەستبوونی بەندکراوانی دوو زیندانی دیکە بە کارزاری نابۆی عەدام و کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ئاوشیرینکەری چابەهار. درێژی هەواڵەکان. مانگرتنی کەشاوەرزانی کرماشان و بەندەر عەباس دژ بە کەمی سوتەمەنی. ڕۆژی سێشەممە نۆی گەلاوێژ کەشاوەرزانی شارۆچکەی کۆزەرانی سەر بە پارێزگای کرماشان و بەندەر عەباس لە ناڕزایەتی بە بڕینی پشکی سوتەمەنی مانیان گرت. بە پێو ڤیدۆیانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، کەشاوەرزانی خەڵکی شارۆچکەی کۆزەران بە تراکتورەکانیان لە بەردەم جیهادی کەشاوەرزیدا مانیان گرتووە و لە بەندەر عەباس جوتیارانی ناڕازی بە تراکتورەکانیان شەقامەکانیان داخستووە. کەشاوەرزان خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی و کەمکردنەوەی نرخەکەی بوون و ڕایانگەیان، سیاسەتەکانی دەوڵەت لە بواری کشت و کاڵدا تەنیا زیان بە جوتیاران، کۆمەڵگە و ژینگە دەگەیەنێت. ناڕزایەتی خەڵکی ئیلام لە ئاز کەمتەرخەمی شارەوانی. دانیشتوانی شاری ئیلام ڕۆژی سێشەممە نۆی گەلاوێژ لە ئاز کەمتەرخەمی شارەوانی ئەو شارە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی هاوڵاتیان ماوەیەکە شارەوانی ئیلام لە ئاز کۆکردنەوەی زبڵ و خاشاکی نێوشەقام و گەڕەکەکانی شار کەمتەرخەمە و بەهۆی گەرمای هەوا بۆن و بەرامێکی ناخۆش بەلێو ئەو شارەدا بڵاوبۆتەوە. هەروەها ئەو شوێنانەی زبڵ و پاشماوەی تیادا کۆکراوەتەوە بۆتە شوێنی ژیانی دەیان جۆربوونەوەر و جەماوەری ئەو شارە، نیگەرانی بڵاوبوونەوەی نەخۆشی. دەست بەسەرکردنی ئەحمەد و سۆلماز حەسەنزادە لە شاری بۆکان. ڕۆژی سێشەممە نۆی گەلاوێژ هێزەمنیەکانی بۆکان هێرشیان کردە سەر بنەماڵەی دادخوازی حەسەنزادە و کاک ئەحمەد حەسەنزادە باوکی نەمەر مەحەممەد حەسەنزادە و کچەکەی بە ناوی سۆلماز حەسەنزادەیان دەست بەسەر کرد. ڕۆژی نوێ گەلاوێژ هاوکاتە لەگەڵ سا ڕۆژی لەجایەکبوونی مەحەممەد حەسەنزادە لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری بۆکان و ئیسڵاحاتی سوپای پاسداران لە ترسی بەڕێوەچوونی مەراسم بۆ ئەو گیانبەخت کردووە، باوک و خوشکیان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر 13 شارۆمەندی کورد. بە پێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، دەستگای قەزای ڕژیم لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 13 دەستبەسەرکراوی شۆڕشی ژینای بە بەغی تۆمەتبار کردووە. ناوی ئەو 13 شارۆمەندە بریتیە لە وریشە مۆرادی، سەردار شاه مۆرادی، عالی قاسمی، پژمان سوڵتانی، کاوە ساڵحی، ڕزگار بەیگزادەی بابامیری، جوانمەرد مامخۆسرەوی، کامران سوڵتانی، محەممەد فەرەجی، ڕەئوف شێخ معروفی، حسین خۆسرەوی، سولەیمان ئەدهەمی و هیوا نووری. ئەو 13 هاوڵاتیە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینە لە شارەکانی سنە و بۆکان دەست بەسەر و ئێستا لە زیندانەکانی سنە، بۆکان، ئێڤین و ڤرمێ ڕاگیراون. شانی باسەکە دەستگای قەزای کۆماری ئیسلامی ئەو 13 هاوڵاتیەی بە محاربە، ئەفسادۆلفیل ئەرز و بەغی تۆمەتبار کردووە و ئەگەری هەیە سزای قورس بەسەریاندا بسەپێنن. ناڕوونی چارەنووسی عەلی ئەڵاوەیسی لە گرتووخانەی سڵاتی سنە. دوای تێپەڕبوونی 17 ڕۆژ بەسەرکاتی بەندکرانی عەلی ئەڵاوەیسی، بەندکراوی سیاسی پێشوو چالاکی مەدەنی خەڵکی سنە لەلایەن ئیدارەی سڵاتەوە چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. عەلی ئەڵاوەیسی ڕۆژی یەکشەممە 24 پوشبەڕی ئەم ساڵ
لەلایەن هێزەمنیەکانەوە لە شوێنی کارەکەی لە شاری سنە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. ئەو شارۆمەندە لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتنمە پارێزەر و چۆپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و خزم و کەسوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. دەستبەسەرکردنی چەندین چالاکی سیاسی و مەدەنی لە باکووری کوردستان. بەیانی سێشەممە نوێی گەلاوێژ هێزەکانی پۆلیسی تورکیا هێرشیان کردە سەر ماڵی چالاکانی سیاسی و مەدەنی لە شاری وان و چەندین کەسیان دەستبەسەر کرد. بەپێ راپۆرتی مێدیاکانی باکووری کوردستان لە هێرشی هێزەمنیەکانی تورکیا دوو هاوسەرۆکی حزبی دموکراتیکی گەلان دەم پارتی بەناوەکانی گۆڵشان کورتی وەیسی دیلەکچی دەست بەسەرکراون. شاینی باسەکە دەوڵەتی ئەردۆغان پاش دۆڕانی هەڵبژاردننی شارەوانیەکانی باکووری کوردستان بە حزبی دەم پارتی دەستی داوەتە سەرکوتی بەرینی چالاکانی سیاسی و مەدەنی و هێرشێکی بەربەڵاوی بۆ سەر هەرێمی کوردستان دەست پێ کردووە. سێزدەهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی فولادی شادەگان. ڕۆژی سێشەممە نۆی گەلاوێژ کرێکارانی شاغەڵ لە کارخانەی فولادی شادەگان بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕوونی چارەنووسی پیشەییان کۆبوونەوە. کارخانەی فولادی شادەگان ناوەندێکی سەنعەتی تازە دامەزراوەیە کە هێشتا بە فەرمی لەلایەن دەوڵەتەوە نەکراوەتەوە. بەپێ زانیاریەکان 1100 کرێکار لەو پرۆژەیە کاریان کردووە و 700 کەسیان بڕیاری دەرکردنیان بۆ دەرچووە و ئەوانەی دیکەش بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا لە سەرکار دوور بخرێنەوە. کرێکارانی ناڕازی ماوەی 3 ڕۆژە لە ئاز ناڕوونی چارەنووسی پیشەیی ناڕزایەتی دەرەبڕن، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم نەچووە بەدەم داخوازیەکانیانەوە. مانگرتنی بەردەوامی کەشاوەرزان لە ئیسفەهان. کەشاوەرزانی ئیسفەهانی ڕۆژی سێشەممە نوێی گەلاوێژ بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەزانی هەقئاوەی زایندە ڕوود درێژیان بە مانگرتندا. کەشاوەرزانی ناڕازی ئیسفەهان لەگەڵ تراکتورەکانیان لە مەیدانی خۆراسکان مانیان گرتووە و خاوەن تراکتورەکان لە نێوەڕاستیەوە فەلەکەیە خێوەتیان هەڵداوە. کەشاوەرزان ڕایانگەیان تا ئەو کاتەی دەوڵەت هەقئاوەیان پێنەدات و زیانەکانیان قەرەبوو نەکاتەوە کۆتایی بەو مانگرتنە ناهێنن. پەیوەستبوونی بەندکراوانی دوو زیندانی دیکە بە کارزاری نابۆی عەدام. ڕۆژی سێشەممە نوێی گەلاوێژ بەندکراوانی سیاسی زیندانی لاکانی ڕەشت و نیزامی شیراز پەیوەست بە مانگرتنی سێشەممانەی بەندکراوانی سیاسی دژ بە سزای عەدام بوون. کارزاری نەبۆی عەدام لە زستانی ساڵی ڕابردووەوە لە زیندانەکانی ئێڤین و قزڵحەساری کەرەش دەستی پێکردووە و بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی سەقز، نەغەدە، کرماشان، ورمێ، تەورێز، ئیسفەهان، خوڕەماوە، مەشهەد، عێراق و چەند زیندانی دیکە بەو کارزارە پەیوەست بوون. ڕۆژی سێشەممە بەندکراوانی سیاسی ڕاگیرە و لە بەندیخانەکانی ڕەشت و نیزامی شیراز هاوکار لەگەڵ بەندکراوانی دیکە دژ بە پەتی سێجارە مانیان لە خواردن گرت و خوازیاری هەڵوەشانەوەی سزای عەدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە ئاوشرینکەری چابەهار. بەپێ راپۆرتی کەمپەینی شارەکانی بەلوچ کرێکارانی شاغەڵ لە پرۆژێ ئاوشرینکەری چابەهار ماوەی 4 ڕۆژە دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان لە خواردن گرتووە. بەپێ راپۆرتە کرێکارانی شاغەڵ لە پرۆژێ ئاوشرینکەری چابەهار ماوەی چەند مانگە هەڵدەستیان وەرنەگرتووە دەڵێن بەهۆی نەزانی داخوازیەکانیان تووشی کێشەی معیشەتی بوون و لە دۆخێکی زۆر سەختدا ژیان بەسەرەبەن. پشتیوانی یەکیەتی کرێکارانی ڤێردی ئاڵمان لە شەریفە محەممەدی. یەکیەتی کرێکارانی ڤێردی ئاڵمان ڕۆژی سێشەممە نوێی گەلاوێژ لە کۆبوونەوەیەکدا پشتیوانی خۆیان لە شەریفە محەممەدی چالاکی کرێکاری مەحکوم بە عەدام دەربڕی. ڕۆژی سێشەممە ژمارەیەک لە دەبیرانی یەکیەتی کرێکارانی ڤێرد لە ئاڵمان لە کۆبوونەوەیەکدا وێڕەی شەرمەزارکردنی سباندنی سزای عەدام بەسەر شەریفە محەممەدی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیە و چالاکە کرێکاریە بوون.
پێشتریش یەکیەتیە کرێکاریەکانی هۆلەند، کەنەدا، ئیتالیا، فەڕەنسا، سوید، ئیسپانیا و چەند وڵاتی دیکە پشتیوانی خۆیان لەو چالاکە کرێکاریە دەربڕی بوو. دووە هەواڵ گیانەدەستانی نەوەت کرێکار و بنەماڵەکانیان لە ڕۆچوونی زەوی لە هیندستان. ڕۆژی سێشەممە نوێگەلاوێژ نەوەت کرێکار و خێزانەکانیان بەهۆی ڕۆچوونی زەوی لە ئەیالەتی کراڵای هیندستان گیانیان لەدەستا. بەپێ راپۆرتەکان نزیکەی 350 بنەماڵەی کرێکار لە مەزرای هێڵ و چای لە ئەیالەتی کراڵا کاریان کردووە و بەهۆی ئەوەی لە نێو خێوەتدا ژیاون پاش بارینی بارانێکی قورس و ڕۆشوونی زەوی 90 کەسیان گیانیان لەدەستاوە و بەدەیان کەسی دیکەش بێسەر و شوێن بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.